کارên şehîd Xalidê Xulesûr serok eşîrê Xewarel parêzgeha Silêmaniyê û Derdorê vekir. لە دانیشتنێکدا سەرەتا مەسرور بارزانی زۆربەگەرمی بە قێراتنی کردن و لە ئەحواڵی پرسینەوە گوتی دڵنیا بن لەوەی پارتی ماڵی گەورەیە و هاتنی ئێوەش جێی دڵخۆشیە. لای خۆیەوە شێخ شاه و خالیدی خولەسوور سەرۆکی عەشیرەتی غەوارە سپاسیە و پێشوازیە گەرمەی کرد و خۆشحاڵی خۆی و کوڕ و خزمانی خالیدی خولەسووری بە جەنابیان ڕاگەیاند و گوتی ئێمە بڕیارمانداوە با هەموو توانای خۆمانەوە خزمەتی ڕێبازی بارزانی نەمر بکەین و جەنابی سەرۆک بارزانی بە باوکی گەورەی خۆمان دەزانین لەبەر ئەوەی هەموو کار و هەڵوێستەکانی لە خزمەت بەرژەوەندی باڵای گەلەکەمانە. لە تەوەرێکی دیکەی دانیشتەکەدا مەسرور بارزانی باسی لە ڕەوشی هەرێمی کوردستان بەگشتی و پارێزگای سلێمانی بە تایبەتی کرد و گوتی پارتی لە پێناو سەقامگیری و ئارامی کوردستان لە دوای پرۆسەی هەڵبژاردننی مانگی ئەیلول ساڵی ڕابردوو چەندین دەستپێشخەری کرد چونکە ئەوەی لە کەشێکی سەقامگیر و ئارام دێتە دی هەرگیز لە سەردەمی تەنگژە و کێشەدا بەدی نایەت بەڵکو یەکڕیزی بۆ بەدیهێنانی دەستکەوتی زیاتر گرنگە. لە بەشێکی دیکەدا باسی لە تایبەتمەندی شاری سلێمانی و باسی لەو هۆکارانە کرد کە بوونەتە هۆی ئەوەی پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵێکی دیاری نەبێت لە ئیدارەکردن و دابینکردنی خزمەتگوزاری بۆ خەڵکی سلێمانی و گوتی پێویستە دەرفەت بدرێ تا پارتی بتوانێت پەیام و بەرنامەی خۆی بگەێنێتە خەڵکی سلێمانی و خزمەتیان بکات. پارتی لە سەرەتاوە لە سلێمانی بەرەو ناوچەکانی دیکە گەشە و پەرەیسەندووە بۆیە ئێوە دەتوانن لەو هەڵبژاردنە لە پێشڕەوی ڕۆڵی خۆتان بگەڕن بۆ ئەوەی بتوانرێ بە باشترین شێوە خزمەتی ئەو دەبەرە بکرێ چونکە پارتی هەمیشە بەرژەوەندی هاوڵاتیانی خستۆتە پێش بەرژەوەندی حزبی.